گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. لەرکێبی سەرمانن سڵاوتان لە بێم کاتتان باش بەڕێزان بە یارمەتی هاوکارانم گفتگوی ڕووداوەکانی ئەم هەفتەیەتان پێشکەشەکەین. ئەم هەفتەیە لەسەر سێ تەوەر قسە دەکەین. یەک تەوەری یەکەم گفتگو دەکەین لەبارەی سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق و هاوکات ئاڵۆزیەکانی ناوچەکە و تەوەری دووەم باس هەڵبژاردننی شارەوانەکانی ڕۆژاوی کوردستان دەکەین کە بڕیارە لە مانگی داهاتوودا بەڕێوە دەچێت و تەوەری سێم باس لە بەرەوچوونی مەراسیمەکانی جشنی چوارشەممەی سووری ئیزیدیەکان دەکەین و بزانێکی شەنگالیەکان لەم ڕۆژەدا چ پامێکیان دەبێت هاوکو کۆتایی ئەم پرۆگرامە لەگەڵمان بمێنەوە سوپاسانەکەین. بەڕێزان وەک دەزانن کە سەرلەبانی ئەمڕۆوە هەشتەمین دیداری سلێمانی دەستی پێکردووە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە کەسایەتی سیاسی هەم کوردستان هەم هی عێراقدا. لەناو دیدارەکەدا عومەر حەکیم سەرۆکی ڕەوتی حکومەتی نیشتیمانی لە هەشتەمین دیداری سلێمانی کە ئەمڕۆ لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی بەڕێوەچوو باسی کۆمەڵێک مژاری کرد. یەکێک لەو مژارانە سەردانەکەی ئەردۆغان بوو کە باسی لەوە کرد کە چاوەڕێی دەکەن و باسی لەوە کرد کە ئەگەر تورکیا خواسیە بێ مەش ئامادەین بۆ ڕێکەوتن و باسی لەوە کرد عێراق خۆی بۆ هەموو هەگەرێک ئامادە کردووە. هەوڵەدەین گفتوگۆ بکەین لەسەر ئەم مژارانە لەگەڵ دکتۆر قاسم مەرزانی چاودێری سیاسی لە باشووری کوردستان و لەگەڵمانە بێت. دکتۆر سلااوت لە بێم کاتت باش سوپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سلااو لە ئێوەش و سلااو لە خەباتکارانی ڕادیۆ دەنگی گەلی کوردستان. سوپاس دەکەین. دکتۆر بۆ خۆت دەزانی کە سەرلەبانی ئەمڕۆ هەشتەمین دیداری سلێمانی دەستی پێکردووە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتووشدا سەر کۆماری تورکیا سەردانی بەغدا بکە وکو خۆی دەڵێ لەوانەیە دوای گەڕانەوەم بۆ بەغدا سەردانی هەولێریش بکەم. دەمەوێت پێمان بڵێ کە چ خوێندنەوەیەک دەکرێت و عومەر حەکیمیش ئەمڕۆ باسی لەوە کرد بوو کە پێشوازی دەکەن و سەردانێکی مێژووی ناوی بردووە. بەڵێ هەمومان دەزانین ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستاکە بە گۆڕانکاریەکی گەورە و خێرادا تێپەڕ دەبێتن و گۆڕەپانی عێراق و هەرێمی کوردستانیش لەگەڵیدا بۆتە چەقی ئەو ململانەیە هەموو لایەک لە دەگەڕێ بە دوای بەرژەوەندەکانی خۆیدا دەگەڕێتن لەو ناوچەیە و هەروەها بۆ ئەوەی هەژمونی خۆی زیاتر بسەپێنین و فراوان بکاتن لەم ناوچەیە. بێگومان سەردانەکەی ئەردۆغانیش وەکو دەزانین ئامادەکاری زۆری بۆ کراوە. ئەو سەردانەی دوای ئەو سەردانانە دێتن کە چەندین جار وەزیری دەرەوە وەزیری شەڕ و وەزیری ناوخۆی تورکیا و ئەوانە هەماهەنگیان لەگەڵ حکوومەتی عێراق کردووە و ئامانجیش لەو سەردانانە بۆ بێگومان یەک لە ئامانجە سەرەکیەکانیان وەکو تورکیا ئیدیهای بۆ دەکاتن و ئێمەش هەروە خوێندنەوەی بۆ دەکەین لێدانە لە تەسکەری ئازادی گەلی کوردستان کە ساڵەهایە حکوومەتی تورکیا حکوومەتی یەک لە دوێنەکەکان پاژەوەی چەندین بەڵێنیان داوە ئەم ساڵ لە ناویان دەبێن ساڵێکی کە لە ناویان دەبێن و هەرێکێکیان هاتووە ئەو پەیمانەیدایە و بۆمان دەرکەوت کە هیچ یەکێک لەم حکوومەتانە یان لەم سەرۆکانە نەیانتوانیوە ئەم تەفگەرە لە ناوگوبان بەڵکو بە پێچەوانەوە تەفگەری ئازادی ڕۆژ لە دوای ڕۆژ لە برەودایە و لە سەرکەوتنی زیاتردایە. لەبەرەوە تورکیا ئێستا کە هەوڵ دەداتێن عێراقیش تێوە بگڵێنێتێن لەو شەڕە
کە پێ لەوە هەروە هەرێمی کوردستانی زۆر هەوڵی داوە هەرێمی کوردستانیش هاریکاری بێتن و ئێستا دەیەوێتن عێراقیش هاریکاری بێتن بۆ لێدان لە تەفگەری ئازادی. باشە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی. دکتۆر کەمێک پێش سەمێدی عێراقیەکان ناوەڕێکی کۆبوونەوەکەی بڵاو کردوەوە پێم خۆشە لەگەڵ توام زانیاریانە بەش بکەین دواتریش پرسم دەبێت میدیا عێراقیەکان بڵاوان کردوێتەوە کە ئەردۆغان دەمیانی سەردانەکەی بۆ عێراقدا لە ڕۆژی 22 مانگە لەگەڵ بەرپرسانی عێراق تاوتەی چەند پرسێک دەکات لەوانە دۆسیەی ئاو هەناردەی غازی سروشتی نەوت لە عێراقەوە بۆ تورکیا و چەند پرسێکی ئەمنی دیکە وەکو جەنابی شت باسی کرد و پرسە ئەمنیانەی دیکە لێدان بە لە تەفگەری ئازادی وەک دەزانین کە لە 14 ئازاردا ڕاگەنراوێکی هاوبەشی عێراق و تورکیا بڵاو کرابەوە و باس لەوە کرابوو کە پەکەکە هەڕەشەیە لەسەر خاکی عێراقدا تا چەند ئەم ڕاگەنراوە هاوبەشەی عێراق گفتوگۆی لەسەر دەکرێت هەرچەنە ئەمڕۆ ئەمار حەکیم بەڕوونی باسی لەوە نەکرد کە ئەگەر تورکیا خواستیە بێ ئێمەش ئامادەین بۆ ڕێکەوتن پێ دوایە مەبەستی ئەم خاڵە ببێ ڕێکەوتن بێ لە نێوان تورکیا و عێراقدا. وەکو باسم کرد تورکیا لە هەوڵی ئەوەیدایە عێراق ڕاشێژێتە ناو ئەو شەڕە بۆ ئەمە ڕستەش پرسی ئاو پرسی وزە ئەوانە دەهینتە سەر مەیدانی گفتوگۆکان وەکو دەزانین عێراق کێشەی وشکە ساڵی کەمی ئاو و ئەو بڕ ئاوەی کە لە تورکیاوە دێتن بۆ عێراق ئەم کێشەیە هەیە و تورکیاش دەوێتی ئەم خاڵە بکاتە فشار بۆ سەر حکوومەتی عێراقی لەلایەکی دیکەوە ڕێگەی بازرگانی عێراق کە بابرێن نەوت و هەروەها ڕێگەی چکە کە پێی دەوترێت ڕێگەی ئاوریشمی کە ئەوەی کە لە چینەوە دێتن و بەکەندا و نیازیان وایە هێڵی ئاسنین دروست بکەن کە بەناو عێراقدا دەڕۆ ئینجا بۆ تورکیا ئینجا بۆ ئەوروپا بۆ ساختنەوەی کاڵەکانی ئەم وڵاتانە ئەمەش خاڵێکی دیکە دەبێتن ینی کۆی کێشەکان ئەوەیە کە با بڵێن عێراقش بەدوای بەرژەوەندی خۆیدا دەگەڕێتن دایانەوێت سەودا و مامەڵە بەچی بکەن بە کێشەی نەتەوەی کورد و کێشەی تەکەکە لێرەدا بەکاربێنن. بەڵام ئەوەی من لەو باوەڕەدام ینی عێراق پێم وانییە ئەو هێز و توانایە بێتن بەرەیەکی شەڕ بکاتەوە بەرامبەر بە گەری کورد زۆر خراپ بەسەر عێراقدا دەشتێتەوە بە تایبەتی هێشتا عێراق نەکەوتۆتە سەر پێی خۆی و هەڕەشەی تیرۆری داعش و کۆمەڵێک هەڕەشەیەکی لەسەرە. باشە پێم خۆشە وەڵامی جۆنابەت بزانم سەرباری ینی بەلەبەر چاوگرتنی کۆی گشتیم قسانێکە جۆنابەت کردێت پێ دوایە تورکیا بەبێ گوێدانە یاسا و ڕێسانی و دەوڵەتەکان دەتوانێت هێرشێکی سەربازی بەرفراوانی وشکانی بکاتە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی سلێمانی و شەنگال بە بیانووی لە ناوبردنی تەفگەری ئازادی. ئەوەی لە ڕابردوودا پێمان دەڵێ تورکیا بەڕاستی پابەند نەبووە بە ڕێسانێ دەوڵەتەکان و پاراستنی سنوور و دەست لە کاروەرنەدانی وڵاتان و ئەوان هەروەک دەزانێن ڕاستە ینی عێراق زۆر جاروەیە سەرکۆنەی وێرشانەی کردووە بەڵام تەنها شتێکی زارەکی بووە یان هەندێک لە وڵاتانی دیکە باڵێن ڕۆژ ئاواییەکان کە هەمووان دەزانین تورکیا ئەندامێکە لە حلفی ناتۆ ئەوە بەڕاستە زۆر جاروەیە بە دەنگێکی نزم ینی بەڵێنە تورکیا دان بەخۆدا بگرە شتی بلەو شێوەیە بەڵام ئەوەی پێمان دەڵێت تورکیا گوێ بەو شتانە نەداوە و ئەوەی لە توانایدا بێ کردیتی و سنووری خاکی عێراقی بەزاندووە سنووری خاکی سووریا بەزاندووە بێگوێدانە ئەو یاسا و ڕێسانێ و دەوڵەتیانە لەبەرەوە ئەوە دەوەستێتە سەر ئەوەی کاتچەند دەتوانێت ئامانجەکانی بپێچێتن بە تەنها و لەسەر خۆی ئەمەش کە بە دید و بۆچینی من ناتوانێت ئەو ئامانجانە بپێچێ بەبێ یارمەتیدانی هەندێک لایەنی کوردی و هەروەها
ڕاکێشانی عێراق بۆ ئەم شەڕە. باشە، یعنی چەند جارە کە ئەردۆغان نەیشاردەوە کاڵێ بەتەمای ئۆپراسیۆنەوە خەڵکی کوردستانیش بەگشتی خوان ئامادەکردو بۆی کە دەڵێن هێرشێکی لەو جۆرە ببێ. پێ دوایە بەرپرسە سیاسی سەربازەکانی سنووری هەم سلێمانی هەم هەولێر تا چەند ینی هەستان بۆ هەڕەشانەی تورکیا کردو بە مەترسیەکی ڕاستەقینە دەبینن بۆ سەر ئاسایشی کوردستان. ئەوەی جێگەی نیگەرانیە بەڕاستی لەو 32 ساڵی ڕابردووی حکومڕانی ئەو دوو لایەنەی ئەو دوو حیزبە هەرێمی کوردستان هەمومان دەزانین دەرەنجامی حکومڕانیەکەیان بە ئەمڕۆ گەیشت. ئەگەر باتایە ئانی ئەم حکومڕانی هەرێمی کوردستان کە بە ناوی لێنراوە حکوومەتی هەرێم حکومڕانێکی با بڵێن نەتەوەیانە باە لە خزمەتکەری کوردستان باە و هاوکار باە لەگەڵ بزوتنەوە سیاسی و ڕزگاری خوازی پارتەکانی دیکەی کوردستان. ئەمڕۆ ئێمە ئەم هێرشانە و ئەم سنوور بەزاندانەمان بە چای خۆمان نەدەدیت بەو ڕادەیە زەقا. بەڵام بەداخەوە ئەو حکومڕانی هەرێمی کوردستان کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان و سەردەم پاسەکانی دەکەی هەرێمی کوردستانی ناومێت کرد بۆ ئەوەی لەبەرەوە چونکە ئەم لایەنانە بە تایبەتی ئەو زۆنی با بڵێن زەرد و ئەوەی کە سنووری هاوسنوور لەگەڵ تورکیا هاوکار بوونە لە لێدان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەم لە باکوور هەروەها لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان و هەروە ڕۆژهەڵاتیش. لەبەرەوە ئەوەی ئێمە چاوەڕوان دەکەین لەو حکومڕانی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئێستا لە ڕەوشێکی زۆر لاوازدایە لە ڕەوشێکی پەرتەوازەدایە خزمەتگوزاری نییە ئەم دوو حیزبە یەکگرتوونینە هێزێکی نیشتیمانیمان نییە. لەبەر ئەوە زۆر ئەستەمە بتوانن لە هەمبەر هێرشێکی لەو زۆرە بوەستنەوە. بەڵێ لەبەرەوە ئێمە شتێکی وا لەوان چاوەڕوان ناکەین، بەڵام ئێمە چاوەڕانیمان لە گەلی خۆمان هەیە، لە گەلی کوردستانەیە، لە گەلی هەرێمی باشوورەیە کە بە هەموو شێوەیەک و بە هەموو توانایەک لە هەمبەر ئەو هێرشانە بوەستنەوە. باشە دکتۆر بۆ خۆ دەزانی کە لە 2007ەوە تاوکو ئێستا من بیرم بێ بە بەردەوامی ئۆپراسیۆنی سەربازی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان ئاکرا و بەشێکە لە بۆ پێیکە هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عێراق جگەلەوەش لە ئاسمانی هەرێمی کوردستان کە بەشێکە لە ئاسمانی عێراق دەکرێت پێشێلکارێکی سەروەری خاکی عێراق بەزەقی دەبینرێت. بەڵام هەتاوەکو ئێستا عێراق هەڵوێسێکی فەرمی و جدی نەنواندووە. ئایا وەک هەمیشە ئەگەر هێرشێکی لەم جۆرە بکرێ بە دەرکردنی بەیاننامەیەک و شکایەتێک لە ئەنجومەنی ئاسایش ئەکتیفا دەکا یان هێز دەجوڵێنێت؟ ئەوەی ڕاستی بێ ڕاستە عێراق چەند جارێک سەرکۆنێ هێرشانەی کردووە و بە تایبەتی لەو ڕووداوەی کە چەند هاوڵاتیەکی عەرەب تێیدا شەهید بوون و کە لە دەڤەری بادینان بە زۆر بەجددیتر هاتە سەرخەت و ئەو کاتی. بەڵام لە ڕووداوەکانی پێش و دواتریش کە دەبینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبنە قوربانی عێراق بەرتەکێکی ئەو تۆی نەنواندووە. ئەوە چیمان پێ دەڵێتن؟ پێمان دەڵێت کە حکوومەتی عێراقیش تا ئەو حەدێ تا ئەو کاتەی کە هێرش بێ بۆ سەر گەلی کوردستان بۆ سەر هەرێمی کوردستان زۆر بەجددی مەسەلەکان وەرناگرێتن، زۆر ڕش نییە لەسەر داکۆچیکردن لەسەر ئەوەی کە پێی دەگوترێت سەروەری عێراق و بەزاندنی سنوور و ئەم چەشنانە. لەبەرەوە تورکیاش دەیەوێتن ئەم جارە ڕێکەوتنێکی لەگەڵ بکاتن، هەم ئەو سەرکۆنە و ئیدانانی کە پێشتر دەیکێت عێراق نەیکاتن و هەروەها نەک تەنها عێراق هێز بزولێنێتن بەرامبەر بە تورکیا، بەڵکو تورکیا دەیەوێتن حکوومەتی عێراقی هێزەکانی
بۆ مەبەست بزولێنێ بۆ مەبەستی لێدان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەری کوردستان و هێزەکانی بێنێتە سەر سنوور بۆ ئەوەی چی دیکە جموزۆڵی پارتیەکارانی کوردستان لەو شوێنانە نەمێنێتن، یعنی ئەوە ئامانجی تورکیا لەم هێرشە. بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی لەم هەڵوێستانەی جدی نییە. باشە، ئەوەندەی من بە دووادات چۆنم کردبێ ئەم چەند ڕۆژە وەندەی ئاگاداریش بم تاوەکو ئێستا حکوومەتی فیدرالی عێراق بەپێی ڕوونکردنەوەی زۆربەی لە پسراو باڵەکانی عێراق باستەوە دەکەن کە هیچ ڕێکەوتنێکی فەرمی لە نێوان تورکیا و عێراقدا نیە، بەڵام ژێربەژێریش دەنگۆی ئەوەی هەیە کە لە هەندێک سەرچاوە بڵاو دەکرێتەوە کە تورکیا لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقدا سەبارەت بێرشی بۆ سەر هەرێمی کوردستان ژێربەژێر ڕێکەوتنی کردبێ. پێم خۆشە بپرسم ئەم دەنگۆیە یانم ئەگەرە تا چەند دروستە و ئەگەرێکی ڕاست بێت چ کاریگەریەکی دەبێت داهاتوو بۆ سەر ناوچەکە بە تایبەتی هەرێمی کوردستان؟ ڕاستە ئەو ئەگەری ڕێکەوتنێکی ژێربەژێر هەیە، ئەو جۆرە ڕێکەوتنانە بە بۆچوونی من زۆر بە ئاشکرا دەرناکەوێتن ئەوەی کە دەیکەنە ڕۆژەف و لە ڕێگانەکان بڵاوی دەکەنەوە کێشەی بڵێن ئەمە کێشەی ئاو و کێشەی بڵێن هەناردەی نەوت و ئەو جۆرە ئابووری و ئەو کێشانە باز دەکەن دەینە ڕۆژەف. بەڵام لە هەموو ڕێکەوتنە سیاسیەکان یان ڕێکەوتنە ئەمنیەکان هەر ژێربەژێری دەمێنێتەوە و جێبەجێ دەکەن. ئەمن بەڕای خۆم هیچ دوور نییە عێراق ڕێکەوتنێکی ژێربەژێر بکاتن لەگەڵ تورکیا بۆ ئەوەی لە ڕووی ئابووریەوە قازانج بکاتن وەکەوەی باسم کرد مەسەلەوەی بەردانەوەی ئاو و هەروەها ڕێگەی کردنەوەی بازرگانی و دەرگای بازرگانی بەڕووی عێراقدا. ئەمە ئەگەرێکی بەهێزە عێراق ڕێکەوتنێکی وا بکاتن، چونکە وەکو گوتم مەسەلەی سنوور ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان و بەزاندنی ئەو سنوورە بۆ عێراق گرنگێکی ئەو تۆی نییە، نەکرد بۆ عێراق بۆ هەموو وڵاتانی دیکەش وایەوە دەزانین، چونکە پێشترێژانی ئەو ڕژێمی پێشووی عێراق ڕێکەوتنی هاوشێوەی کردبوو لەگەڵ حکوومەتی تورکیا کە حکوومەتی هەردوو لا یان هێزی هەردوو لا بتوانن بسە ناو خاچی ئەویەکە پۆلێدان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. و دوورنی عێراقیش بکەوێتە ناو تەڵەیەکی لەو شێوەوە، من دەڵێن تەڵا، چونکە عێراق ئێستاکە لەو ئاستەدانیە بتوانێت بەرەیەکی دیکەی شەڕ لە بۆ خۆی بکاتەوە بە تایبەتی لەگەڵ گەلی کورد. باشە، ئەوەی کە باسمان کرێسە بەگشتی لەلایەن بەرپرسانی عێراقەوە بوو، چی یەکەوێتە سەرشانی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە؟ بەپێی دوایین راپۆرت کە هاوکارانم لە ئاژانسی ڕۆشنوێزەوە دوێنێ بڵاویان کردبەوە، تەنیا لە ئەم ساڵدا هەتا ئەم 4 مانگەی سەرەتای ئەم ساڵ باستەوە دەکرێت بەهۆی بردمانی تورکیاوە 9 کەس شەهید بۆ 4 دیکەش بریندار بووە. سەرباری هەموو ئەوانە حکوومەتی هەرێمی کوردستان هەتا نەیتوان تا ئێستا یەک ڕاگەنرایی بڵاو نەکردێتەوە بۆ ئیدانەکردنی کۆیگشتی ئەو هەموو بردمانانەی کە دەکرێت دکتۆر، ئەو هەموو ماڵوێرانەی کە بەسەر خەڵک دێ لە ناوچە سروورەکاندا، ئەوەی ئەکەوێتە سەر لایەنە سیاسیەکانی دیکە چییە؟ ڕاستەکەی ئەو هێرشانە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە وەکو باسم کرد کە هەر زۆر جار سەر کۆنەش ناکرێتن و زۆر جار کە وەکو هەواڵێکیش بڵاوی دەکەنەوە خەتاکە دەخەنە ئەستۆی پەکەکە، دەڵێن بەهۆی پەکەکەی هێرشانە دەکرێت. بەڵام ئەوەی ئەمە دەیزانین و پێویستە کە دەسەڵاتدارانی هەرێمیش بەپاشی خوێندنەوەیان بۆ ئەو هێرشانە و بۆ ئەو داگیرکاریانە هەبێتن. پێ دوایە تا ئێستا خوێندنەوەیکی باشیان نەبووە، بە تاکید خوێندنەوەیان نەبووە، چونکە تورکیا نەیشاردوێتەوە کە دەڵێ ئێمە هەڵەیەکی استراتیجیمان کرد کە هەرێمێکمان ڕێگەماندا هەرێمە لە
لە شیمالی عێراق دروست بیتن کە وەکو خۆیان ناوی دەبن شیمالی عێراق دەڵێن ڕێگە جارێکی دیکە ئەمە ڕێگە بەوەی نادەینەوە هەوڵیش دەدەن هەوڵی بەردەوامیشاندایە بۆ تێکدانی ئەو هەرێمەکەوەتە تورکیا دژمنایەتی خۆی بۆ هەموو کورد وەکو نەتەوە نەشاردۆتەوە و نزگە لەوەش لە هەولی ئەوەیدایە کە ئەوەی پێی دەگوترێن میساقی میلی زیندوو بکاتەوە و ئەوەی کە کاتی خۆی لە سنووری دەوڵەتی عوسمانی بووە بگەڕێنێتەوە ژێر دەسەڵاتی خۆی ئەوە باڵێن سنووری یان ئەوەی تەماعی تورکیا زۆر لەوە زیاترە کە تەنها زاڵ بێتن و بزوتنەوەی ڕزاری خوازی کورد لە ناوباتن بەڵام ئەوە تەنها وەکو بیانوێت بەکاردێنێتن بۆ داگیرکردنی زیاتر لە خاچی عێراق کە هەرێمی کوردستان و هەروەها بە هەمان شێوە لە ڕۆژاوای کوردستانیش دەیەوێتن ئەو سنوورانە بۆ خۆی فراوان بکاتن و بگاتەوە ئەو سنوورانەی کە کاتی خۆی دەوڵەتی عوسمانی تێدا باڵەدەست و حکومڕان بووە لەبەرەوە دەسەڵاتدارانی هەرێم پێویستە زۆر باش ئەو ڕاستیە بزانێن کە هەرچەند بکەونە خزمەتی ئەجندای ئەو داگیرکاریەش لە کۆتاییدا بەلە ناوچوونی خۆیان کۆتایی دێتن تا ئەو ڕادەیە پێشوازیان لێ دەکرێتن و لەلایەن وڵاتانی هەرێمیەوە پێشوازیان لێ دەکرێت و حسابێکیان بۆ دەکرێت تا بزوتنەوەی زاری خوازی کورد پەکەکە لە مەیداندا مابێتن بە لە ناوچوونی پەکەکە کە ئەمە مەحاڵە ئەوانە خۆشیان لە ناو دەچن و لەوانەیە هەر بەیەک بڕیار لە ناویان بن لەبەرەوە پێویستە زۆر باش ئەو ڕاستیە بزانێن کە بوونی بزوتنەوەی زاری خوازیگەری کوردستان هێزێکی پارێزەرە بۆ هەرێمی کوردستانیش و هەروەکو دیتمان کە هێزی تیرۆری داعش لە 2014 بەدواوە هێرشی بۆ هەرێمی کوردستان هێنا بە ئیعازی تورکیا ئەم بزوتنەوەی زاری خوازی کوردستان پەکەکە بەهانای هەرێمی کوردستانەوە هات و هەر لە جەلەولا و کەرکووک و شنگال و مەخمور و ئەوانە توانی داعش لێک بشتێنێتن و هەرێمی کوردستان ئەو قوارەیە بپارێزێتن لەبەرەوە ئەم ڕاستیە بزانێن و هەم ئەو هێزەکە حێزی حکومڕانی هەرێمی کوردستان و هەروە ئەوی کە ناوی لە خۆی ناوە ئۆپۆزیسیۆن ئەو ڕاستیە باش بزانن. دنیای سپاس دەکەم دکتۆر قاسم مەرزانی چاودێری سیاسی لە باشووری کوردستانەوە لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێ. زۆر سپاس و سەرکەوتوو بن. دەچینە ڕۆژئاوای کوردستان بڕیارە مانگی کۆتایی مانگی داهاتوو لە ڕۆژاوی کوردستان هەڵبژاردننی شارەوانەکان بکرێ و ڕۆژاوی کوردستانیش خۆی بۆ ئەو پرۆسێ ئامادە کردووە لە دوای 5 ساڵ واتە 2018 پرۆسەی هەڵبژاردننی شارەوانەکانی ڕۆژاوی کوردستان بەڕێوەچ بوو دوای بڕیارە کە هەڵبژاردننی ئەنجومەن و مختاری گەڕەکەکان و ئەنجومەنی کارگەری و ئەنجومەنی گەل لە پاش هەڵبژاردننی شارەوانەکان دەستنیشان بکرێن. بەریڤان سلۆ ئەندامی ڕێخستنی یەکێتی کانتۆنی جەزیرە بە شێوەیەکی کاتی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ. بەریڤان خان سڵاو دەبم کاتت باش سوپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. پێم بڵێ چ ئامادەکاریە کراوە لە ڕۆژاوی کوردستان بۆ هەڵبژاردننی شارەوانەکان؟ اشخوا اندازن پشتی هلبجارتنی بالواقع کردستان هاتن لدارخستن سرکستنا پارتین دورده لورجی لروجاوای کردستانی لباسور وزارت سوری اندیه که درباسی هلبجارتنا دبن اشخوا هلبجارتنی مجی پشتی 5 سالات لدارخستن 2018 هلبجارتنی هم شارداری هم مجالس اندازن نافچه باجره هاتن لدارخستن سال 2022 اندازی وکی کنفرانس که شهرداری هات درخواستن دورده ایدی سیستم شهرداری جی انداز قانون شهرداری هات نویسنده سال که جی او قانون نویسنده نوی آماده‌کاری او بردوام کرد پشتی ارترنا و قانون جی رخصتنا شهرداریان جی عالی مجلس ها گلانده او قانون جی هات ارترن
وبشتي كو أندجن رخصنا بلديا هالبجارتنا بكروجلات سوريجي برياردا جو دسيه مها بنجاب يعني دسيه يارده هالبجارتن ورن الدارخصن السري أساسي جي مهاجوكي شاردارين بكروجلات سوري أم حاضرين هالبجارتنا خودك. بدياري كراوي چنه مانك هالبجارتنا كدس بيدك بيريوان خان؟ نهاية شوى هالبجارتنية لسر دا أصابن بله أصلا كمين وكي أمبزن بارتيا بلاده كونغرس صار هالجستنك تشكرنا إيرجي رخنامي وان هبو بله دور دوي برنجة بهبرة درباتي هالبجارتنا بزن بوانجي هم رخصتين هم زي بارتيا سياسية يعني دبردا حاضرية خوش بو هالبجارتنا بكن أما حفتيا بلشياناجي حياة جبستو شاشة نساني حياة نسيني نساني بازار بازار وكي بارتيا كي ديمقراطية ده الوزارتين خالد الداردخين نمر خالد الدرخيز به الوزارتين مرحلة بيان يعني قناعة بيان بزردجي وكي جارة كم بكرة جلات سوري ده كونغرس صار وجه الوزارتين جن بتعدد ورن شكرن دورده رخصين جنجين بزرده نمر خالد الدرخيز به أوجه درباسي قناعة بيان يعني الوزارتين عبن جو سنة ياري والدرخ باشا لقلم بمنارو بوي بيكم زانياريانا باش بكين بو بيسران ني راديو دنگی گل دم پیان بلم که کمیسیونی بالای هەڵبژاردنەکان كان بخوي لبيس اندام بيكده كماوي كاركان 4 سال بمرجي نكرنو دبه بگوری یاسای کمیسیونی بالای هەڵبژاردنەکانی ڕۆژاوای کوردستان ئەرکەکانی کۆمیسیۆن بریتی دەبێت لە ئامادەکردنی تۆماری دەنگدەران بۆ کەسانەی کە مەرجی دەنگدانیان تێدایە و پەسەندکردنی لیستی قاوارە سیاسیەکان و سەربەخۆکان دیاریکردنی وادی هەڵبژاردن و بڕیاردان لەسەر کەیسەکانی تانەدان لە ئەنجامی هەڵبژاردنەکان سەبارەت بە تانەدانی هەڵبژاردن لە یاساکە داهاتووە کە کاندید دەنگدەر یان قاوارێکی سیاسی مافیەوەی هەیە ناڕەزایەتی پێشکەش بکات تانە لە هەر ڕێکارێکی پرۆسی هەڵبژاردن لەو پارێزگایانەی کە بە بڕیارێکی نادروست بڕیاری لەسەر دراوە بۆی ڕەوانەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بکرێ. بێریڤان خان پێمان بڵێ لە چەند کانتۆن ئەم هەڵبژاردنە بەڕێوە دەچێت و چ کاریگەرێکیشی دەبێت لەسەر ڕەوشی سیاسی لە ڕۆژئاوای کوردستاندا. إخوانها هالبجارتين الحفت كانتونا نورين دارخستين أم بيجن هرما باكورو الملات السوري حفت كانتونا الحفت كانتونا البجارتين نورين دارخستين جبرو سياسية باكورو الملات السوري أزبارم هركس ناف ويرو شديد زاني لباكورو الملات السوري شد قومي هم أم بيجن سياستين كود سرنا سين مشاندن هنجي إريشين كو بردوامن بنسازين هرمي وهاتن هدف ترتن شرداري أم بيجن جلد نافا روشكي زورو زحمة درباز دبي بناف أوقات مترسين جو هين أوقات إريشين جو تشدبن روشن خرابين جو هينجي لأما لزير هم جل هم رخصين هين هم جي شرداري جي بتشتاجرن أو سوزانة أو خطأ خوش جبتنا كو شرداري خوا بريدة بدن بجارتني خطيك بالنسبة بفتر خدمة عجل شو إجبر أمبرجن سازية بفتر خدمة عجل كي يعني خدمة كدارية إجبر كي شردارينا دبين أوقات روشن زحمة ده كو نها أمكارن بجن صدينو تبيج بنسازية هرمي جي هاتبو هدف جبتن هدي أوزي تسر راس كرن بفردجي هربجارتين جوارن شكرن جي أمبرجن وكي برسدة كي بيجي إجبو كلسن جو إريشان بسرنا دبن مشاندن كلسن جو سياستن قريب بسرنا دبن مشاندن بزي أوزي أمكارن هم روشة جي بنرخين هم روشة هربجارتين عجي يبدو دوام دما دجوري لدارخصن أم بنرخين بە پێ و زانیاریانەی کە دەست ئێمە کەوتووە ئێستا بەڕێوەبەتی خۆسەر ڕۆژاوی کوردستان یاسای هەڵبژاردننی شارەوانەکانی پەسەند کردووە هیچ زانیارەیەک تێ لەبارەی ئەم یاسا هەندێک ڕوونکردنەوەمان پێ بدەیت؟ من باشی نهات فێمکردن دەنگی هەوڵەدەم تۆزی سورمانجی پێت بەڵام دەبێژم ڕێوەبەری خۆسەری ڕۆژاوای کوردستان یاسای هەڵبژاردننی شارەوانەکانی پەسەند کردووە یاخود قبول کردووە هون هیچ زانیاریەکتان هەیە لەمەرە و یاسایە چییە مادەکانی چین بەحسی چی دەکا بۆی هەندێک بەرچاوڕوونی هەبێ بۆ بیسەران؟ نهاية بو كسين كو أزبارم أترسي ويرنجي بو كسين كو خهل بجرني تشابه كرمكا
نها جبو كسن كو ورن خوهل بجريان جيبدن نامزت جبو شارداريان ام بجن رجزن اساسي جبوان هاتبون داين دبي دكتور جبو غير خدمته بكي دبي بسازين رهبريا خوشر دبي يعني خوندناوي يعني اواوي بلسان رهبريا خوشر دبي بسر اساسا نتوا ديمقراطيك يكيتيا نتوان براتيا جلان كارو خباط خبد المشاندن بزيرنجي ببردوان بكي تشتندل في اندجن جبو کار دنیام بجارتنا هی تامنهات نزلال کردن جبر رخصنا بلندیه هم بجارتنا اددم پیش دکتر زمیارن درسره جبو به یکی جبدی. باشه. اما که بس من کرد که گشته لالانی سیاسی و بکه چه آماده کاری کرد و لالان اداره خبری و بریو. گل چون خوی آماده کرد و با هم بجاردنا چون پیشوازی لدکن آوندی چوبنا ناو گل و قصتان لگلا کرده بیتن. نهاد خامه دستپیک زیگوت پارتین سیاسیین ین لور گلن لور رخصتین هایی و بطناب گل دا ادی دست ام بگم کی پروپاگاندا جو مخالفین کسین گوترلی البجارت نابل اما وقتی دست کی یکم پارتی کی دموکرات پی دی و کنگره سار وقتی بر خصنا وقتی هم رخصتین هم پارتی لجل هاد پیمانه چه کرنه یه بهره درباتی وان شده دریا بدن و دماغ خود اوز بجارتنی خوی پیش وقت درخن جبو زمینه روان درباتی بجارتنی گشتی بدن شو پشتی وجه پارتی سیاسیین جو هدن رخصتین هدن کسی سیبیلی هدن یه بخوازیدن بخوازان هدن بدن نامزد شارداری یعنی مجلسها شارداری یعنی دفترک شارداری بکارن بدن پیش سردان جهن ورن دیار کرن بکن و خواهل بجارش بگو درباتی وان هل بجارتنا بدن. دنیا اکسپاس کم بری وان سلون دا برخصنه یکیتی کانتونی جزیره که بشوکی کاتی اسلو پوسی سپاس بوزانه رکانه کلگل اما باشد کرد روزی که خوشتان هبه. دچینا شنگال لوی جشنی چهارشنبه سوری زیدیکان برای دچه اولادین لگل جیان جیلو هاوسروکی مخدشه گفتگو بکن خاتو جیان سلاود لبه جشنی چهارشنبه سوری زیدیکانشت پیروز به و سپاس بوی که لگل مانی سر جاوا جشنا چهارشنبه سری نیسانی لوجی پیروز به تفاهی ازیدین الجهانی جیان دکن پیروز به بتایبت جبو قال شنگالی پیروز به یک تایبت جبو آن هی جبو به جشنهانی. باشه پیم بله قالی شنگال چونم جشنی پیروز کرد امرو. راستی جشن چهارشنبه سری نیسانی دبی جشن سرسالا ایزیدیا. بله. چاوا هر اولو باوری هن گو جشنی وان یاجی سرسالی وان هن سرسالا میلادی اسلامتی هی کریستیانا هی هر وها ایزدیاجی هی دکه چهارشنبه یکی گو بیشتر توقیت هجری دست پید که وقت ایرو چهارشنبه یکی دست پید که سرسالا ایزیدیا جبرویجی اف جشن بیشتر تی پیروز کردن بشکلی که گو رنگ هیک به هر رنگی تی لونان دنیاجی به هر رنگی تی چکرین جبر واتای ویتی بیشتر گردون یاجی کره الارضی شکلی وقت هیکی دست پید که جیان یا دست پید که گو دنیا تی آوا کردن سر اساسی یا جوک میناک ویژن اوه کهانی چاوا جمدادنی خلاص بو هات آوا کرن وی شکلی ایزیدیجی سرسالا خواه پیروز. بله باورکم پیونده که بچرا ایزیدین ها پیروز کن. بله. انها جیگو شاهی بیشن دروی گو ریو رسمن جشنی بشکلی تی پیروز کردن شاهی جیتیل درخستن ها جیگو شاهی لی ورد درخستن امنو داری حاضرن اما دکاری تی کردن بیشن دنگ بیش چند ازدیال بدری و خاتو جیهان بله ایسا دنگده چون که هندک باوی خراپی شبکو هنده جار دنگده تو دبره
ئەگەر هاوکارانم هەوڵ بدەن لە ڕێگەی ڕاستەخۆ بتوانن وەری بگرن باشترە بن بۆی بزانێکم پامی شنگالیەکان لەم ڕۆژەدا چی بووە هەتا و کاتێ و ئامادە دەبێت دەمەوێت هەندێک زانیاریتان پێ بدەم لەبارەی ئەم جەژنەوە لە ئێوارەی دوێنێەوە ڕۆژی سێشەممەوە شوێن کەوتوانی ئاینی ئیزیدی خۆیان بۆ یادەکە ئامادە کردووە وەکو خات و گیانیش ئاماژەی پێدا هێلکە ڕنگ دەکەن ودەی کوڵێنن و ڕۆژی چوارشەمەش 365 فتیلە لە پەرزگای لالش دادەگرسێنن هۆ ماڵان گوڵی سوور بە دەرگا و ماڵەکانیانەوە هەڵدەواسن گریمانێکی زۆری شەیە لە بەرەوەبێکە بە چوارشەممەی سوور ناو دەبرێ هاوکات ئیزیدیەکان سەردانی یەکتری دەکەن ئەم سەردانانە تەنیا لە ناوخواندانە بەڵکو هەندێک لە ئاینە جیاوازەکانی دیکەش بە تایبەتی لە شارەکانی دوهۆک هەولێر ئەمانە سەردانیان دەکەن و جەژنیان لە پیرۆز دەکەن دواتریشی زیدەکان سەردانی گۆرستان دەکەن لە دوای ئەمانە چەندین یاری تایبەت هەیە کە ئەنجامی دەدەن وەکو ئێستا خات و گیان ئاماژەی پێدا بە خۆشی و شادیەوە ڕۆژەکان بەسەر دەبن یەکەم چالاکی چوارشەممەی سەری ساڵ لە پەرزگای لالش دەست پێ دەکات کە بە سەرپەرشتی بابەشێخی ئیزیدیەکان لەگەڵ لیژنەی تایبەت بە خۆی لە پەرزگا یەکەم ئاگر دەکات و دواتر 365 فتیلە دادەگرسێنن دیارەوە ژمارە فتیلێ بەواتای ژمارە ڕۆژەکانی ساڵ دێ مانامە بەسی ئاگرکردنەوە لەو پەرزگایە بۆ ئەوەیە کە ڕۆحە خراپەکان لە خۆیان دوورخەنەوە و ڕێگا خۆش بکەن بۆ مەلەک کەواتای هاتنی خێر و خۆشیە ئەگەرچی هەتاوکو ئێستا بۆی ئەنجام نەدانی سەر ژمێرێکی دروست و نەبوونی داتای باوەڕ پێکرا و نازاندرێت ژمارەی دروستی شوێن کەوتوانی ئاینی ئیزیدی چەندە بەڵام داتان نافەرمیەکان بە نزیکەی 600,000 کەسیان دەخەمڵێنن لەو ڕێژەیەش نزیکەی 400,000یان لە کەمپی ئاوارەیدا بە چەرمەسەری و کولەمەرگی دەژین زیاتر لە 100,000شان بەرەو دەرەوەی وڵات کۆچیان کردو کە دابەش بوون بەسەر وڵاتانی ئەوروپادا ئەوش دوای ئێوەی کە هێرشی ڕێکخراوی تیرۆریستی داعش بۆ سەر ناوچەکانە لە قەزای شنگال و دەوروبەری لە 3 ئابی 2014 ئەنجام درا لەو هێرشەدا وەک بۆ هەموو کەس ئاشکرایە کە نزیکەی 6500 کچ و ژن و منداڵی ئیزیدی بێسەر و شوێن کران یاخود فرۆشران و ژمارێکی زۆریشیان گەڕانەتەوە بۆ شنگال ئێستا دەچینەوە لای میوانەکەم خات و گیان جیلۆ هاوسەرۆکی مەخەدەشە جارێکی دیکە لەگەڵمانە خات و گیان پێم بڵێ ئەمڕۆ پەیامی ئیزیدیەکان چی دەبێت لە سەری ساڵی نوێی ئیزیدیەکاندا ئەv شاهی ئەمە پەیاما بێکیتیا ئیزدیان و بڕحی چاشەمە سەری نیسانی ئەمێ خۆسەریا شەنگا لە ئاوا بکەن بڤێ ڕحی بڤێ جۆشەیە گەلە ئیزیدیش خۆێ بەرخوادانیە خۆ یاژی تەگۆشینە خۆ هەمبەری فەرمان و قڕکردنێ گۆل هەمبەری وان تێداین ئەv گەلوێ بڤێ ڕحی چاشەمە خۆ پیرۆز بکە و هەروها چاوا کاریبوون خۆش هەفتێ و 4 فەرمانە بپارێزن حەتانها دیساژی بێژن سۆزا خۆی بەرخۆدانی تەکۆشینێ گۆ vê olê vê baweriyê vê çandê nehêlin ser axê tune bibe vê rihê vê çarşemê pîroz dikin nehêlin got carek din wekî 2014 çip serê vî milletî hatî dîsa serê wan bê em bêjin heta ev millet ya jî ev gelê şengalek hem vê astê em bêjin ne ji tiştekî vala hatiye ji ber 2014 bêjin şervanên rêber abo wan vehatin ser wî fikr û felsefeyê xwe berêxistin kirine ji ber wê astawanê tekoşînê bilindtir bûye hêza wan herêxistinê zêdetir bûye karin li hemberî çi pîlan bi çi em bêjin bixwazin dijmî dîsa li ser wan dibên wê li hemberî wan bisekinin yekîtiya êzdiya ew a herî esasî di nav gelê şengalê de were ava kirin nehê li dijmin dîsa destê xwe bavê ji nav wan ji bo xweseriya şengalê misoger bibe wê gelê êzidî bi yek destî bi yek dengî bi yek rihî wê bankin tenê xweseriya şengal باشە ژمارەیەکی زۆر لە ژنان و کچانی ئیزیدی دوای ئەو هێرشە تیرۆریستی داعش لە ساڵی 2014 بۆ سەریان گەڕانەتەوە بۆ شنگال پێم خۆشە پرسیەوانت لێ بکەم ڕەوشی ئەوان چۆنە ئێستا زۆرێکیان لە ناو ڕیزەکانی یەپەشەدا شوێنیان گرتووە بەگشتی ڕەوشی ئەوان چۆنە ئێستا ڕاستین بێژن پشتی گۆ
شنگا رزگار بو هجمارا گلک هجماری جنن سیر گو دست داعش وگریانه بشک زیده جوان دناب هزین یجشی دخوا برخستن کرنه هزا یجشی جهاتی آوا کرن شنگال ده هدف وانی اساسی گو جن بپارزن نجبر 2014 تفيقو حكومة عراقية تفيقو بيشمرقين هريما باشوري كردستاني قال ام بيجن ظلام الويدري او جن دناب دست داعش دهيشتن وبازان ها جن فيقابي باوريا خوب تهيز دنايني حتى بجواكي جنايني تاني هزاوي بيجن جوهري او بتخوض آوازكي هزن لشكري جي ايجن هاند شانقال ده هزن جواکی جهان سیاسی جهان کارو خبری خستن بکن گو چه ریش سروی گلی دبیم چاوا خواستن 2014 شخص جنده به جواکی تنه بکن نها ویرحی جنا دیت بشنگتی تکوشینی دکه الهمبری دجمن بسکنه و کاربه خساریا شنگال مسوگر بکن بره هر کس دبینه هر کس زانه و نجم به شنگال ده کارو خبرت بکن باشه نجن برای خستن بکن تهزندن یا جت کسندن نکارن او بکنش بر جنا از دی چقاسی ايش دیتیه حقاسی خبری خستن کری حقاسی آساوی آتا کوشین زیاده تر وی کاربل همبری پیلانا یا قرکرنه یا فرمانا بسکنه باشه هرچند وەکو ئاماژەم پێدا کە ئامارێکی فەرمین نییە بەهۆی سەرژمێری نەبوونی و داتای باوەڕپێکراوەوانەیە بەڵام مەزندە دەکرێت کە نزیکەی 400 هزار ئیزیدی لە کەمپەکاندا ژیان بکەن چیتان کردووە بۆ گەڕانەوەی ئەو ئیزیدیانە بۆ سەر زێدوی و ماڵی خۆیان بۆ ناو شنگال و تا چەندیش ئامادەی ئەویان هەیە کە بگەڕێنەوە بۆ شنگال شوفانها بريارة حكومة عراقي هايقو داوية مها ششا هر كس شكامبا وغن سر جواري خوا شخوا بريار وسر كامبي باشوري كردستان جوار طبقان دل درفتو امكاني ريبابريا خوا سر داوي ملتي امبيجن امكاني ريبابريا خوا سر هاي هم ملتي خوا بپاريزي هم ملتي خوا بري خستن بك تاني 2014 اخ ياجي جيا داعش باراسن او تاني بس ياجي ضمانه ابي قليز زانب بقر سربي اخي ويجي هواري وان بقره بس سياستها قونها باشوري حكومتها باشوري كردستاني سربي ملتي ماشينه ناخوازن او انسان جي امبيجن ويدري نا كامباني ويدري امبيجن حبسك سربكيري وي ملتي ويدري علي سياسي دش برب كارتين او ملت لازم زانب جیوانی اساسی یا جیوانی داریم خاطر دب پارزن چند باوری خاطر دب پارزن شنگاله اشخوان ها هر دم هناك بدگرن هناك اصلنگی چه بجی وگای او جی عالی حکومت گلوه داری السروی سروا کمپانا اتسکنه هناك اصلا جوي داري دركبه لي خوستك قال هنا بقرن سر اخو خاصه ام بيجن دروجن ججنا ده دروجن شاهيه ده وكي انها ايرو ججنا چاشما سري نيساني قالك ملت جوي داري هاتن اش كامبا هاتن تخازن ججنا خل شنغال بيروز بكن اما هناك درفت البيشاون تيغرتن او جي ملت جان بحقيقته هدي بدقرن باشا البدري امجي يعني جبو امكاربن بملتي بيشوازي بكن جبو اماده كاريوان يعني ام بيجن درفتي ريبري خسر جبر ضغطها قاص ضغط ايش سروان هاي درفتي بدن بملتي كاربن هريكي جمره مالك ياجي اوكي ابابكن او تنه اما ام بيجن علي باراسني ده علي پروردكني ده علي باراسنا وجوا كده درفتي ما زيده هنجبر هزن مني لشكري هنه لهزن جواكي جانه هزا سياسي هاي كارب داخوازا ما في قالي هاني سپاس دەکەم جیان جیلۆ هاوسەرۆکی مەخەدەشە لە شنگالەوە لەگەڵ مابووی جارێکی دیکە جەژنی چوارشەمەی سووری زیدەکان لە تۆ لە تەواوی ئیزیدیەکان لە هەر کوێیەکی ئەم جیهانەدا گەرویستی دەنگی ئێمن پیرۆز بێ و ڕۆژێکی خۆشتان هەبێت چاوا جژنا چوارشەمەی لۆژی پیرۆز تا هەفتەی داهاتوو گفتوگۆی کۆمەڵە ڕووداوی دیکە